بسلافن گرم و هیوین دمن خوش و گلک بخیر هاتن دمی لحف گاندنا کردان کرد کنکشن. ابوی هیویه که ام کردان بگهین نه که سرپاتی و بویرن لجهان دقامن پیک گهورین داخل شمو جویره جه استودیو دنگ امریکا لواشنطن دی سی دید گلو. ده برنامه ایرو دا چه جه باراک اوباما ته هیوی کرن ده 4 سالن بین ین سروکاتی دا و دوباره دموکرات کنترولا جواتا سیناتورا دکن لی جواتا نینران ده دست کوماریان دا دمینا. اری اوباما دی چاوا سردریه دگل فایل گرمی سوریا بکا لگرا دویا سروکاتیا خوا. گلو لیره لامریکا کرد بهیوینا اوباما سیاستک تون تر همبر رژیم اسد پیرو بکا باسکتبول جبو پیدا کرنا هیویان و نهشتنا تندو تیجیان لهرمین کردان لترکیا. و پشتی 5 سالان بزاوا و گوهاستنا شوشی جکاری برفونری گهایا که داری. سلاوین دوباره بینرین لحف گهاندنا کردان. ده گوتارا سرکتنی دا جبو گرا دویا سروکاتیا امریکا سروک باراک اوباما گوت روژن باشتر لپیشمانه. وی پتر گرانی دانا سر یک ریزیا امریکیان. سروک اوباما جار کدی دیروک تومار کرو نو هات هلبجارتن لدمه کو ریجه بیکاری لامریکا 7 جده جس صادی بو. پرانیا جران آبوری نافروکی کمپینین هلبجارتنین سروکاتیا امریکا بو. افسال کوماریان سوزگفتین جیانکا خوشتر و آبوریه که گشتکریتر ددا امریکیان لیوان دلیویگ دی دا اوباما و 4 سالین دی ریبراتیا کوشکاسپی سپارتوی. افجا کمپین و پروپاگندا سالونی و بو دیروک و سروک اوباما هر زو بالکشان سر هفکاری دیگل ریبرین کنگرس ین کوماری به مبستا کم کرنا دالنگیا دراوی. سروک اوباما بخواجی سوزن مزن دانا امریکیان جبو باش کرنا جیاناوان و قیم کرنا کرتی کارداریا چینا ناونجی. هشتا انجامن هلبجارتنین ولایتا فلوریدا بفرمی نهاتنا راگهاندنو نهات یزانین کا بیستو نه خالن وی دی جبو اوباما بنیانجی نه لی انجام هلبجارتنین گشتی سرکتنا اوباما بو بورگرتنا 303 جمارن الکترال کالج گلکی زیدتر جه 207 خالن پی تی وی جبو سرکتنی هفرکی وی کماری متر رامنی 206 خال برنا. سروک اوباما شانازی به دستکفتین خوین 4 سالن بوری دکا و جیب جی کرنا سوزین خوین دمی کمپینین سالا 2008 وکا وکیشان سربازین امریکی جی عراقی و کشتنا ریبری ریخستیا القاعده دجمنا جماره ایکا امریکا. لیسو زاویا مزن در باس کرنا برنامه بیمه ساغلمی بو یا کو کوماری دی بیجن او دی بارکی گرام بتن لسر آبوری ولاتی. او قانون هات پسند کرن لدمکی کو دیموکراتان کنترولا به اگجاریا جواتا سیناتوران دکر لنها و پشتیوان هلبجاتنین 2012 دموکرات پرانینا 53 اندام هنه لی کنترولا به اگجاری نینا کو دوید جماروان 61 بن. جبر هندی پیشبینیا گلک دستکفتان دواری آبوری ده نهید کرن. لی سروک اوباما دکاره دست حالات خواه بکار بینا بو رولکی کاریگرتر دی سیاستین در ودا. بینران لهمان روژا هلبجارتنین سروکاتیه لامریکا چندین هلبجارتنین دی و رفراندوم تین انجام دان. جبلی دنگدانی جبو هلبجارتنا کاربدستین خواجهی امریکی دنگی دیدن سی ایکیا صد اندامن جواتا سیناتوران و توایا 438 اندامن جواتا نونران. اگرچی افسال چند گوهرتن بون لی راگرتنا هفسنگیا ده صلاتی ده کنگرس امریکی دا وخوما. پرانیا جواتا سیناتوران ده دست دیموکراتان دا مایا. ویا نونران ده دست کوماریان دا. پارتیا دموکرات جیخوا ده جواتا سیناتوران دا قیم ترکر و نها 53 اندام هنه همبر 47 ین کوماریان. لی دستکفتین کوماریان ده جواتا نونران دا حتا راده که هف سنگیا ده صلاتی رادگرام. دستکفتی مزن دموکراتان به سرکتنا خانم الیزابت وارن بو لولایت ماساچوستس. بو هر مالبات کاکو کفتیت روشکا گلک نخوش دا ام دی بزاوه کین روش جیانوان باشتر لب کین وکو خلق جارا کادی وگرین سرکارن خو.
هەروەسا سەرکەتنا تیمکین لە ویلایەتە ڤەرجینیا ستوونەگدی بنەجه بوو بەهێزکردنا دیموکراتاندا و بەسەرکەتنا تامی بالدن لە ویسکانسن یەکەم خانمە هەف جنس بازە بە ئەشکرەی کەتە جڤاتە سیناتۆران. لە جهدی کو ئەس لە ویلایەتە مەیە جۆن گەڕیام خەلکیت گۆتە من وان سناتۆرێک دەوێت گۆهداریە چینە ناوینجی بکەت دەمێ پێدیوی بوان هەبێت. سناتۆرێک بێت کو پشتەوانیا چینە ناوینجی بکەت. پترش هەر تشتێکی وان گۆتە من بەرژەوەندی تایبەت لە واشنگتن gelek دەسەڵات هەیە و نوکە دەمە هەندەیە کو دەنگە خەلکی بێتە بihîstin. لێ دەستکەفتên کۆماریان di civata jêriya Kongrêsê da civata nûneran egera hindiye ew rijt bin li ser rêbazên xwe bi taybet yên aborî. Koç Kasbî dibêjtin Serok Obama digel serokê civata nûneran John Boehner axeft bo danûstandinan li ser rêkeftinekê rê bigire lê kêmkirina otomatîk ya budceyê û bilindkirina bacê hatiye darijtin da ku li dawiya salê bikefte karî. Serok Obama dixwaztin bacê li ser dewlemendên dahatê wan fitir jê $250,000 zêde biketin. Ev siyaset ne bi dilê Boehner e, lê ew bêhîviya hevkariyê ye li ser çendîn reforman. Niha serok nîşanan dide ku wî niyaz heye reformên bacê bike û rêjeya wan kêm bike. Komariyan jî heza xwe diyar kirine ku dahatê nû pesend bikin eger ew li ser binemayê werarê bibe. Gelek şareza bawer dikin faîlê herî gerim li pêş Serok Barack Obama li rojên dahatî dê Sûriyê bitin û pêşbîniya dikin ew faîl dê bi zehmet bitin lê dê bilivitin. Lê hêşta rekaberên Sûrî jî heta ewên li Doha bi pêşniyazeke Emerîkî civiyayîn bo berfirehkirina rêberatiya rekaberiyê bi duristî pişta xwe bi hikûmeta Obama gerim nekirine. Heta li demê Amerîka hewla destnîşankirina ekteran dide ji bo veguhastina desalatê li Sûriya cihê Serok Beşar el-Esed bigiritin, hikûmeta Serok Barack Obama dibiştin ew hêşta hizradanana herêmeka bêfirîn li Bakûra Sûriya dike. Lê maytêkirina leşkerî nake çûkû li gora baweriya hinek taybetmendan hêşta demê piştevanî ji bo maytêkirina leşkerî ji Amerîkayan ji hevbendên wê nehatiye. ئەوەی پێویستە قسەی لەسەر بکەین بژارەی لەشکری نییە بەڵکو بژارەی سیاسیە دەبێ ئەو بژارەیەش لەسەر ئەو بنچینەیە بێ کە ڕژێمی سووریا ڕژێمێکی تاوانکارە و پێویست بە ڕێگەی سیاسی دەکا بۆ چارەسەرکردنی کێشەکە. لێ hinek taybetmendên dî bawer dikin çend şerê nêzîkî 2 sala li Sûriya dirêjtir bitin, çend xweladan ji maytêkirina leşkerî dê bi zehmettir bitin. بديتنا من يا بدوية أمريكا نوكا يا جيبت بكت دا دفرت باراسي دانت حتى هكا معنوي أو بيت كو دفرت بيفرين بن دوان بباريزين. لوان دانانا بنمایەکی berfirehê piştevaniya diplomatîk digel hinek habûna leşkerî dê rêbazek rastbîn be. ئەمەیان تێکەڵەیەک دەبێت لە هەرێمی بێفرین لادانی بەرگری ئاسپانیە سنووردارکردنی تواناییەکانی بەکارهێنانی تانک و زرێپۆشە لە سووریادا. ئەمەش کات و شوێن بەسەر هەڵداوانی سووریا دەدات و بە دواشیدا ناوچەی پارێزراو لەسەر ناوچەکانی هاوسنوور لەگەڵ تورکیادا دێتە ئاراوە. واشنگتن نیشانە دیار دکە ji بۆ دامەزراندنە هەرێما بێفرین لە باکوورا سووریا لە دەمێک و پتر ji 100,000 پەنابەرین سووری ڕاویانە تورکیا. لێ پرسیار ئەوە ماقەی دانان و چاودێریکردنە هەرێمەکە بێفرین نەمای تێکردنا لەشکریە؟ هەرێمی بێفرین هەرێمی پارێزراو ینی پێویستە سەرباز لەسەر زەمین دابنرێ. هەرێمی بێفرین ینی شەڕێک تیایدا فڕۆکەش دەخرێتە خوارەوە ڕادەکێشرینە ناو قەیرانێکی لەشکریەوە. بە هەر حاڵ مجادلە هەیە و مایتێکردن دێ ڕۆژهەڵاتە ناوە ڕاستدا دە بەرژەوەندیە پاراستنە نیشتیمانیە ئەمریکادا نابێتن. هیوادارم بگەینە ئەو ڕاستی ناتوانین ڕێگەی خۆمان هەبێ لە هێزی لەشکریدا ئەوەی بەکارهێنانی لەشکری لە ئایندەدا لەسەر دۆسە گرنگەکان دەبێ کاتێ بەرژەوەندیە بنچینەیە نیشتیمانیەکەمان ڕەوشی ئاسایشیمان دەکەونە مەترسیەوە. هەتانەها ئەمریکا و هەفبەندن خوا میلدارین چەکردنا ڕکابەریە سیاسی یا سوورینە. باڵیخۆ بە سەرۆکوەزیری بریتانی دەیڤید کامرۆن دەما سەردانە کەمپێکی پەنابەرین سووری لە ئوردنێ دکرد گوت ڕەوشا سووری
دێ بابەتێ پێشینیە کاریویە بە هەڤڕە بتن دەگەل سەرۆکی ئەمریکی باراک ئۆباما. نها لەڤر لە ئوردنێ ئەس چیرۆکên خەمگین لەسەر ڕوودانên li nav Sûriye dibihîzim û yek ji babetên herî pêşîn ku lêgel Serok Obama biaxivim ew e kêşeya Sûriyê. Divê em bi hev re bêtir kar bikin da ku vê kêşeyê çareser bikin. Erê bizavkar û siyasetvanên Kurd lêre li Amerîka hîviya çi guhartina dikin di rêbazên rêveberiya Obama da li gera duya serokatiyê? Obama hat intixabkirin careke dî behor nakim ti siyaseta xwe biguherî. Wê eynî siyaset bên. Mişkila wî herî mezin di Amerîka de niha aboriya ya iqtîsadî. Ti emela me pêre nîne. Yani sal û nîveke xelk wêdê tê kuştin, xelkên tê azardan. Ti fêda wî nakê negihe miletê Sûrî heta weke roja îro û ti hêviya me pêre nîne. Heta ne tiştekî wilo xuyakirî شانی ملتی سوری نده گوبه ولی فلان شکلی می این مشکل و حل کن. از بهار نکم گو تشتکی اوی هبیت تغییرات که ولو زیده هبی گو اوباما به مساعده ملتی سوری بکن. گلک او دانه گلک وقت بیشن گلک جوین و او جواره چه کنند بگو ویجا سلاح بدنا و تشتکی گلکی غلط. يعني تته بنزین الآگر زیدت کن. منابع شارز خورتر بالویده مدویگو يعني أمريكا أبد كن جو بيصح بكبي وردا نجو شركة زيادة وزيتر سيفيل إنساني سيفيل وإنساني حولاتي وأنا كشتن جبر فيك تأمل حتى أنها خياناتي وكصبت شكي نو تشبكها أم هيفي دارم جو سركنه أمريكا غرب جهرتنا كي ديمقراطية من دهرما رجلات نافراس دكارب آلي كارب دفيده افغارتنا و خدمتا خاصه سوریه ده خدمتا هرم تفدی بکه برو خوشبونه بده و آمد دیاربکری ناوندا شر و لهفچونین دهان سال دریف برا هیزن اولکاری حکومتا ترکی دا و کردان کو خباتی جبو اوتونومی دکن خورتکی جیانا خو ترخان کریا حتی بریکا باسکت بولی هیویان دناف خورتان دا پیدا بکو هر وسا آلوزیان جی نهیلا. تیمی باسکەی بەگلەر لە دیاربەکر جارێکی تری ژوازەکە دەبنەوە. ئەم تیمە ترسێکی زۆری لە ناو تیمەکانی تری ڕۆژاوای تورکیادا هێناوەتە ئاراوە. گۆکان یەڵدرەم ڕاهێنەری تیمەکەی و ئەزمونە 20 ساڵێکەی دەگەڕێنێتەوە بۆ ئەو سەروەختەی تەمەنی 19 ساڵ بوو لە خوێندنگاکەی. Basketbol topunun ne olduğu مناڵان هیچ زانیاریەکیان لەسەر باسکە نەبوو تەنانەت نەشیان دەزانی باسکە چیە ئەگەر پێت بگوتنایە تۆپێکی باسکە بێنەوە تۆپێکی بالایان دەهێنا بۆیە دەبواە پێت بگوتبان تۆپە پرتەقاڵیەکە بێنە. ناوچەی بەگلەر لە شاری ئامەد واتە دیاربەکر کە بنکەی تیمی باسکەکەی لێیە شوێنی سەرهەڵدانی قەیرانی چەکداری نێوان هێزە ئاسایشەکانی حکوومەتی تورکیا و سەرهەڵداوە کوردەکانی پەکەکەیە. زۆرێک لەو خێزانانەی لێرە دەژیان ناچار بوون بەهۆی شەڕەکانەوە گوندەکانی خۆیان جێبهێڵن. یەڵدێرم زۆر خۆی ماندوو دەکات تا ناوبانگێکی نوێ بۆ بەگلەر بێنێتە ئاراوە. تیمێکی باسکەکەی شوێنی تایبەتی ڕاهێنانی خۆی هەیە و شارەوانی ناوچەکە بۆی تەرخان کردووە و لە سەرچاوە سنووردارەکانیشی کۆمەکیان دەکات. یەلدەرم دەڵێت تیمێکی باسکە دەتوانێت ببێتە ئەلتەرناتیڤ بۆ ڕوبەڕوونەوەی لاوان. یەلدەرم ڕاهێنەری 6 تیمە هاوکارەکەشی لەگەڵ 5 تیمی کچاندا کار دەکات و هەمووشیان وەک یەک سەرکەوتون. بەدەستێنانی سەرکەوتن هەروە سانانیە. یەلدەرم ڕۆژانە 6 کاتژمێری خۆی تەرخان کردووە بۆ ڕاهێنان پاش ئەوەی لە کاری مامۆستایەتی تەواو دەبێت. عەلی ئەلاجا کاپتنی تیمەکە زۆر سوپاسگوزارە. ئەوەکانی لە بەگلەری دیاربەکر و بەگشتیش لە باشووری ڕۆژهەڵاتی تورکیا بێ سنوورە مناڵان هەن دەدات و پەروەردە دەکات دەیسەلمێنێ ژیان هەر تەنها پارەیان وەرزە ژیان خوێندن نییە بەڵکو هەموویەتی پێکەوە. بۆ هەندێک لە یاریزانەکان بەگلەر بەردی بناغی یانەیەکی وەرزشی پرۆفێشناڵە لە دەمێکدا یاریزانێکی تر سکۆلەرشیپی خوێندنگای باسکی ئەمریکایی بەدەستهێناوە بۆ یەلدەرم بردنەوە و سەرکەوتن گرنگە. gece yatamıyorum. کە لە وازیەکدا دەدۆڕێین ناتوانم لە جێگەکەم بێمە دەریا حەزم لە دۆڕاندن نییە و ناخۆشە تووڕە و بێزارم دەکا بە شێوەیە هەز دەکەم خەریکە دڵم بوەستێ. بەڵام ژووری خەڵاتەکان لە بەگلەر بەڵگەیە بۆ سەرکەوتنەکانی ئەو سەرکەوتنانەی یەلدەرم هیوایەتێتی یارمەتی دەربێت بۆ هێنانە ئارای ناوبانگێکی نوێ بۆ لاوانی بەگلەر لە تورکیادا جیاواز لەوەی ناویان لەگەڵ توندوتیژیدا بڕوات. بینەران va rojan bîreweriya 5 saliya veguhastin û bikarînana şûşeya dikarên hunerî da. Del Shelley pêşengê vê bizavê bû. Niha
پێشانگەهەک تایبەت ji بۆ کارên wî لە مۆزەخانە هونەریە ڤرجینیا لە ریچمۆند هاتیە vekirин. Gelo ew çi huner e? Werin em vê raportê temaşe bikin. Li stûdiya xwe li bajarê Seattle Dil Şuhlî hunerê bi şûşeyî pêşxist. Berî 5 salan wî yekem car şûşe bi vî awayî diheland û nexşe jê duristkirin û ev e bû pîşeyê wî. کاتێک دەست بە کارێک دەکەم چه هەستی جوانە تێکەڵی دەکەم. Lê rûdaneka otomobîlê berî 30 salan çavekî wî kör kir û wî bi destê xwe neşiya êdî vî karê hunerî biketin. Lê çavdêriya tîmekî hunermend da kir di vî warî de. Wî tîmî çendîn berhemên ecêbî û sêr ji mozexana huneriya Virginia re durist kirine. ئەوەی لەگەڵ شوشەدا دەیکات ئەوەیە مەتریالێک بکەیتە کارێکی هونەری. Ev kevalê 20 metran dirêj û ji 1500 parçan pêk hatî bi taybet ji bo mozexanê hatiye duristkirin. ناوم ناوە لەگۆنە تۆرچەلۆ. تۆرچەلۆ دۆرگەیەکی بچووکە لە دۆرگەی ڤینیسیا کە بەلامەوە خۆشترین شوێنە جیهانە. Ji bilî ku heza kar û hunerê Emerîkên resen ketiye dilê dêl, lê ew daxbar bûye bi şûşeyî bixwe jî weka keresteyekê ciwan. Bînerên hêja û xweştiviyên bername li hevgihandina Kurdan, ev bername li ser malperê dengê Emerîka tê weşandin. www.dengîamerîka.com yan jî dengêamerîka.com. Hûn dikarin bibin hevalên main Facebookê Kurt Connection. Îmêla me ev heye kurtconnection@voanews.com û heta li hevgihandineka dî her şad û bextewer bin.